بعراق وبإيران درمانك لخاقمان حشد شعبي عراقي برام بركورنا باكي برام كرديش خوخورا جاشو تتشي زورا اشتانية لكردستان نتت الزل بيركان خوفاتا نماوا بس كيفاتا بيرماوا قراني طالباني دزيك الاسلماني نمال بارزاني مسعود كركاني وراني الكشارستاني رخراوي داكوكوا بخيراتني همولاك دكم امرو لبردم سفارة عراق لمانزستر كوبينتوا اما نوستاوين بو وستانيكي سادا بلكو بو برز كرنوي دنگي رقي خومانا لدجي بيدنگي بهوستي دا صلاتي كردي اما بتوندي سركوني او هيرشانه دكين كبدرون دكين سر هريمي كردستان هيرشانه كبير رزيه بخاك بير رزيه بما في مروف بجيانو خلقي بيتاوان او كارا ناتواني بهيز بيانو اقليان خوش بين ليرو بيامك آراستی هر دو چتی یچتو پارتیا کینو علیم بوچی دکتان لبرانبر او هرشانه بیدنگا ام بیدنگا به هیچ شویک شایانی قبول کردن نیا امرتی دکینوا کردستان ببیتا میدانی تاقی کرنوی هزو شری درکی رتی دکینوا چار نوسی گله کمان ببیتا قربانی برجواندی سیاسی به اما کمان لیره بو ما لمانز سره بو همو جهان رونا نابو هرشی درونی نابو هرشی درونی نابو دستی ورجانی درکی نابو دستی ورجانی درکی نابو بدنگی ده صلات نابو بدنگی ده صلات بله بو پاراستنی خاک بله بو پاراستنی خاک بله بو مافی گل بله بو مافی گل بله بو کردستانه کیز آرام و سر بخو کردستان لنیوان باشداری ململانی زلهزکان گندلی نوخوی و درونی ملیشیاکان دا هرمی کردستان لأستادا بقناغي كي يكجار سختو چارنو سازي امني و عبوري تيدا فرد جگلوي ناوچكن نقومي قيراني داري بو بجيوي هاو نشتيمانيان لمترسيكي جدي دايا هاو كات كردستان كراوتا ميداني تاقي كرنوي چكو جنگي زلهزني و دولتي ناوچيكان اوانا وك كارتيكي سياسي سيري قواري هرم دكن كاتيك بيويستيان پێ بێت بەکاری دەهێن و هەر کاتێکیش بەرژەوەندەکانیان گۆڕا پشتی پێ دەکەن ڕێک وەک ئەو غەدرە مێژوویەک لە ڕۆژاوای کوردستان دەرهەق بە کورد کرا ئەمڕۆ لەلایەکەوە هەوڵی ڕاکێشانی هەرێم دەدرێتە بۆ نێو قوڵایی جەنگ هەرێمیەکان و لەلایەکی تریشەوە بە درۆن و موشەکی گروپە ملیشیاکان سەروەری خاکەکە دەبەزێنرێت خوێنی هاونیشتیمانیانی بێتاوان دەڕێژێت لەو نێوەندەدا پارتی و یەکێتی جگەلەوەی سیاسەتە چەوت و ناڕوونەکانی کوردستانیان ڕوبەڕووی ئەم دۆخە بێدەرەتانە کردوتەوە لە ئاست ئەو هێرشەدا کە دەکرێتە سەر هەرێم نەک هەر بێ هەڵوێستن بەڵکو گیانی هاونیشتیمانیان لای ئەوان بایەخێکی ئەوتۆی نییە تا ئەم ساتەش ئەو دوو پارتە هاوبەش و هاوپەیمانی ئەو گروپە ملیشیانەی حەشدی شەعبین کە لە پەرلەمان حکوومەتی عێراقدا بڕیاردەرن هەمان ئەو گروپانە بە باڵپشتی دەرەکی هەرێمی کوردستانیان کردوتە ئامانجی هێرشە درۆنەکانیان و ترس و نەئارامیان بڵاو کردوتەوە ئێمە لە ڕێکخراوی داکۆک لەم ڕۆژەدا کە هاوکاتە لەگەڵ ساڵیادی ڕوخانی ڕژێمی بەعەس لە ساڵی 2003 پێمان وایە هیچ ئازادیەکی ڕاستەقینە لە عێراق بەدی نەهاتووە گۆڕانکاریەکە تەنها لەوەدا بووە کە سیستەم لە بەحسێکی دیکتاتۆرەوە گۆڕاوە بۆ گروپە ملیشیاکان وەزعەکە لە لێواری تەقینەوەدایە بۆیە ئەوە لە بەرچاو بگرن کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چیدی ناتوانن باجی شکستی سیاسی بدەن
لەژێر هەڕەشەی ئەمنی و دارایی بەردەوام بن. پێویستە حکوومەتێکی تەکنۆکرات دروست بکرێت دوور لە دەستی حیزب و بۆ تێپەڕاندنی ئەم دۆخی ئێستا هەرێم، چونکە 16 مانگ تێپەڕیەوە بەسەر هەڵبژاردندا و تاکو ئێستا پارتی یەکێتی حکوومەتیان پێک نهێناوە. پێویستە چاکسازی ڕاستەقینە لە سیستەمی سیاسی و ئابووریدا بکرێت. دەبێت پەیوەندیەکی دەرەکی و ناوخۆیی لەسەر بنەمای هاوسەنگی ژیریدا بڕێژرێت. پاراستنی گیانی هاوڵاتیان و دابینکردنی ژیانێکی شایستە دەبێت کاری لە پێشینە و بنەڕەتی حکوومەت بێت. ناکرێت کەرتی پەروەردە و فێرکردنی دواڕۆژینەوەکانمان ببێتە قوربانی جەنگی دەوڵەتان و ویستە حیزبی حکوومەتەکانی هەرێم دابینکردنی داهاتوویەکی ئارام و خۆشگوزەران مافی بێ ئەملا و ئەولای دەری ئێمەیە. ڕێکخراوی داکۆک بۆ مافی ئازادی شانشینی یەکگرتووی بەریتانیا. ئێوە جاشو ناپاکن، شکۆ بەنان ناگۆڕین، بۆ عەقبە تێدەکۆشین، خەڵک هەمووی برسیە، یاسالاتان کورسیە، پەرلەمان یاری نییە، دیوەخانی خێڵ نییە، ئێوە مێژووتان خوێنە، هاوڵاتیانمان بێشوێنە، هەر نان و ئاوتان نەدزی، ئومێدی گەلتان دزی. هەڕێیان بە ناوی ڕێکخراوی داکۆک بە خێراتیتان دەکەین. ئێمە لێرە کۆبووینەوە نەک تەنها لۆ ناڕەزایەتی بەڵکو لە ئیدانەکردنی دۆزەخی ڕاستەقینەیەک کە هاوڵاتیانی کوردستانی خستۆتە ناو ئاگری ترس و نەئارامی. ئەو درۆنانەی کە بە ناوی دوژمن دەفرن تەنها ئامانجەکانیان خاک نییە بەڵکو ژیانی مرۆڤەکانە، ئارامی خێزانەکان و داهاتوی گەنجانە. چۆن دەبێت کە هاوڵاتیەک بە ترس بخەوێت و بە ترس هەستێت بەڵام دەسەڵات بێدەنگ بێت؟ چۆن دەبێت موشک و درۆن ببارێت بەسەر ناوچە مەدەنیەکاندا بەڵام حکوومەتەکان وەک ئەوەی هیچ ڕووی نەدابێت هەڵسوکەوت بکەن؟ ئەمە تەنها هێرشێکی سەربازی نییە، ئەمە شکاندنی کەرامەتی مرۆڤە، شکاندنی هاوڵاتیانە و دڵڕەقیەکی ئاشکرایە بەرامبەر گەلێک کە هەرگیز ئارامی نابینێت. ناکەمە ئێمە بەڕوونی دەڵێن حەشدی شەعبی و هەر هێزێکی تونڕە و کە دەست دەکات لۆ کوشتنی خەڵکی بێتاوان بێدەنگی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان هاوکاریەکی نادیارە لەگەڵ ئەم تاوانانە ئەو دەسەڵاتانەی کە ناتوانن هاوڵاتیانی خۆیان بپارێزن مافێکیان نییە بە ناوی گەلەوە قسە بکەن. ئێمە ئەمڕۆ لێرەین لێ ئەوەی بڵێن بەسە لە بێدەنگی، بەسە لە ترس، بەسە لە کوشتنی بێتاوانان. دەنگی ئێمە هێزی ئێمەیە و ئەم هێزە نابێت لە خامۆشیدا بخەوێت. زۆر سپاستان دەکەن. ماوەی 40 ڕۆژە هەرێمی کوردستان لەژێر ئاگر و هێرشی درۆنەکانی ڕژێمی بەناو ئیسلامی کۆماری ئێران و حەشدی شەعبیە. بەداخەوە کە حەشدی شەعبی هەموو ئیمتیازێک و بودجە و چەکی لە عێراق بۆ دابین دەکرێت بەڕاستی لەسەر عێراقا کە لێپرسینەوە لەو هێزە بکات و وا ڕێگریان لێ بکات لەو هێرشە درۆنیانە بۆ سەر هەرێمی کوردستان. بەداخەوە کە زیاتر لە 600 هێرشی درۆنی تا سەکراوتە سەر هەرێم و چەندین قوربانی لێکەوتۆتەوە وە کاریگەری کردوتە سەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان و بەداخەوە کە دەسەڵاتدارانی هەرێم هیچ باکێکیان لەو هێرشانە نییە و هیچ هەڵێکیان نەدا بۆ ڕێگریکردن لەو هێرشانە و لەو کاتە سەختەدا مامەڵە بە ژیانی هاوڵاتیان دەکەن و وەغاز و شتومە گران دەکەن لەسەر هاوڵاتیان کە بەڕاستی بەس ئیدانە دەکەن. ئیدانەکردن هەموو کەسێ دەتوانێت کە هیچ کردارێکی لەگەڵ نەبێ. ئێمەش ئیدانە دەکەین لێرەوە و ئێمە ژاتی خۆپشاندان دەکەین وەکو ئەرکێکی گرنگ لەسەر شانمان، بەڵام حکوومەتی چەتەگەرایی ئەوەشی لەدەست نایە. ڕیسوایی بۆ بەناو حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ کۆماری ئیسلامی و حەشدی وەحشی دەوڵەتی ترسنۆک سەروەریتان درۆیە تەنها قسە و گاڵتەیە بێباکە حکوومەتی عێراق بێباکە خوێنی گەل دەڕێژن دەڵێن کێشە نییە چاکە ئاسرگانی و برسێتی و خیانەتی دەسەڵاتی بنەماڵەیی ئەوەی لە هەرێمی کوردستان دەگوزارێ حکومڕانی نییە.
بەڵکو و تاڵانی و هەوربری گەندەڵیە لەسەر ئێسک و بروسی خەڵکی هەژار بنیاتیاوە دوو بنەماڵەی نیشتیمانیان کردۆتە کێڵگەی تایبەتی موچەکانیان وەک چەچێک دژی شکۆی مرۆڤی کورد بەکار هێناوە لە کاتێکدا میلەت لە نێوان بێکاری و گرانیدا دەخینچێنێت ئەوان خەریکی پاسەهێنانەوەن بۆ شکستی 30 ساڵەی لوتکەی بێڵوێسی و سوکایەتی لە بێناو پاراستنی دەسەڵاتی بنەماڵەیی و وەرگرتنی پۆست لە بەغداد سڵ هاوپەیمانی لەگەڵ هەشتی شەعبی لە یارانی کورد نەکەنەوە لە کاتێکدا ئەوان بە درۆنەکانیان هاوڵاتانی کوردستان دەکەنە ئامانج و تێوەی دەگلێنن. نحن نازحين كرد نحتج على سياسات القمع وتهميش المهمنة بحقنا في مدينة كركوك الكردستانية وندين بشدة الممارسات التعيسة والوحشية التي تمارسها الجهات المسلحة المنفلتة الحشد الشعبي والتركماني بحق أبناء المكون الكردي. تعرضنا للاضطهاد مباشر مما اضطرنا لترك أرضنا وطلب الحماية واللجوء بحثنا عن الأمان الكرامة، ونستنكر ما يتعرض له شباب كركوك الكرد من اعتداءات وإهانات من قبل القوات الأمنية والحشد الشعبي التركماني الإرهابي بسبب رفعهم علم الكردستاني. كما ندين القصف وإطلاق طائرات المسيرة باتجاه أقليم كردستان من قبل الحشد الشعبي الإرهابي والتي تسبب بسقوط ضحايا مدينة في أربيل. نناشد العالم والمنظمات الدولية لإيصال صوتنا والتحرك العاجل لوقف هذه الانتهاكات وإنصافنا، وشكرا. دەنگمان بەرزە و ناترسین ئێمە خاوەنی خاکین چەک تەنها بۆ سوپایە نەک بۆ گروپی لابەلایە نیشتیمان شوێنی ژیانە نەک شوێنی میلیشیای تاوانبارە. سەرەتا بەخێر بێن بۆ ئەو چالاکی ئەرکە گرنگە وەکو ئاشکرایە ماوەی چەندین ڕۆژە هەرێمی کوردستان لێرە بێ لە هەرێمی کوردستان لەژێر هێرشی بێڕەحمی درۆنەکانی کۆماری ئێران میلیشیاکانی حەجی شەعبی لە عێراقەوە بوجە و چەک وەردەگرن و ئەرکی حکوومەتی عێراق ڕایان بگرێت لە پێچینەوەشیان لەگەڵ بکات و بەداخەوە زیاتر لە 600 هێرشی درۆنی کراوەتە سەر هەرێمی کوردستان و بۆتە هۆی چەندی قوربانی تێکچوونی گوزەرانی هاوڵاتیان و کەرتی پەروەردە و فێرکردن کەچی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تەنها ئیدانە دەکەن و هیچ شەوڵێکیان نییە بۆ ڕێگریکردن لەو هێرشانە و لەو کاتە سەختەی هەر خەریکی چەدەگەرایەتی و پڕکردنی گیفان و جێتی خۆیانن. دەستان خۆش بێ. کۆبووینەوە لە دژی ئەو هێرشە درۆنیەی کە بەنەڕەوا دەکرێتە سەر هەرێمی کوردستان و خەڵکی سیڤیل لەلایەن گروپە میلیشیاکانی حەشدی شەعبی سەر بە ئێران کە بۆتە هۆکارێکی گەورە بۆ تێکچوونی باری ئابووری و کۆمەڵایەتی و دەرونی خەڵک لە کاتێکدا هەرێمی کوردستان و خەڵکەکەی بە هەموو شێوەیەک دوورە لەو ناکۆکیەی نێوان ئەو وڵاتانە بە هەموو شێوەیەک ئیدانەی دەکەین و داوا لە مافی مرۆڤی جیهانی دەکەین بە زووترین کات بێنە سەرخەت و بەڵام ئێمە سەرسامین لە ئاسبێ خەمی دوو بنەماڵەی دەسەڵات و حکوومەتی عێراقی کە تا ئێستا نەیانتوانیوە چارەسەرێکی باش بدۆزنەوە بۆ ڕێگەگرتن لەو هێرشانە بە تایبەتی یەکێتی و پارتی کە ئەرکی پاراستنی کوردستان خەمی ئەوانە. لێرەوە پێیان دەڵێن بە هیچ شێوەیەک ئێوە لە ئاس متمانەی خەڵکی بە شەرەفی هەرێم نەماون و کۆتاییتان نزیکە. لێرەشەوە دووپاتی دەکەینەوە کە ئێمە وەک چالاکەوانانی ڕێکخراوی داکۆک بەردەوام دەبین لە خەماتی مەدەنی خۆمان بۆ داواکردنی مافەڕەوەکانی میلەتەکەمان. زۆر سپاس. دۆستی گیانی بە گیانی بارزانی و تاڵەبانی ئەندازیاری تاڵانی میلیشیاکانی عێراق تێکیان داوە گەژ وڵات تاکەی هێزی بێگانە دەستی وا لە ناوتانە میلەتی کورکە هەڵسان چۆڵی ئەکەن دەسەڵات حەشدی شەعبی و بارزانی دۆستی گیانی بە گیانی. Stand with Kurdistan
stop the silence, stop the attack. ئێمەی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ کۆبووینەوە بۆ ئیدانەکردنی دوایین هێرشە توندڕەوەکانی عەشدی شەعبی و بەرەی ئێران لەسەر خاچی کوردستانی لە دڵە شیرین. هاوڵاتیانی بێتاوان ڕۆژانە دەکرێنە ئامانج لەلایەکی دیکەوە دەسەڵاتی ناوچەی زەرد و سەوز بێباکانە سەیری قەیرانەکە دەکەن، هیچ هەنگاوێکی جددی نانێن. هەروەها حکوومەتی عێراق بێباکانە ناتوانێت سەروەری وڵاتەکە بپارێزێت. لە ئاست هێرشی ناوەخۆیی و دەرەکیدا ئێمە داوای پاڵپشتی لە کوردانی بەریتانیا و هەموو چالاکوانان دەکەین لە ژیانی هاوڵاتیانی سەروەری هەموو شتێکە. هەروەکو شاعیر دەڵێ کوردستان ئەی خاکی شیرین بەهارت بێ، هەر کوردێ لەبەر ڕێت سەربارت بێ. ئێستاش ئەم هوتافە لە دوام بڵێنەوە وەکو ڕێزێک بۆ شەهیدانی کوردستان. ئەمڕۆ ئێمە لێرە کۆبووینەتەوە نەک تەنها بۆ خۆپیشاندان بەڵکو بۆ ئەوەی ڕاستی بڵێن بارودۆخی هەرێمی کوردستان بە قەیرانێکی مەترسیداردا تێدەبەڕێت. ئەمڕۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەژێر فشاری ترس و ناسایشی و قەیرانی ئابووریدان، بەڵام دەسەڵات هێشتا لە خەوی قوڵدایە. گروپە تندڕەوەکانی حەشدی شەعبی بە موشەک و درۆنی خۆکوژی ناوچە مەدەنیەکان دەکەنە ئامانج، بەڵام نەبەخدا و نەدەسەڵاتی ناوچەی زەرد و سەوز هیچ هەنگاوێکی ڕاستەقینە نامێن. ئەمە نەک تەنها لاوازیە، ئەمە بێدەسەڵاتی و بێباکیەکی ئاشکرایە. خەڵک چاوەڕێ وتاری پوچ ناکات، خەڵک پاراستن بڕیار و هەڵوێستی توندی دەوێت. هەر لایەنێک لەم ئەرکەدا شکست بهێنێت بەشێکە لە هۆکاری ئەم قەیرانە. زۆر سپاس بۆ هەموو لایە. عرب و فارس و ترک دژمنی گەلی کوردن، هێزی میلیشایەکان بە درۆن و بە کاتوشە هەرێم بۆرباران دەکەن، هێزی پاسداران هەڕەشە لە کوردستان دەکەن. ئێمە لەوە ناترسین، ئێوە تەسویرمان دەکەن، ئێمە قەڵەم لە دەستین، ئێمە داکۆکین داکۆک بۆ ئازادی ێکی مێژوو بکەین. دەبینین بەغدا هەمیشە کێشەی لەگەڵ پاراستنی گیانی خەڵکی کوردستان هەبووە. دوێنێ بە فڕۆکە و چەکی کیمیایی لەلایەن حکوومەتی نوێ بە هەمان شێوە پێشووی چاوەکان داخستووە. لە بەردەم ئەو موشەک و درۆنانەی ژیانی مەدەنی ئێمە دەکەنە ئامانج. بێباکی حکوومەتی عێراق نیشانەی ئەوەیە کە عەقڵێتی نەوەندی بەغدا بەرامبەر سەروەری خەڵکی کوردستان نەگۆڕاوە. کاتێک دەسەڵات ئامادە نییە بێتە دەنگ بۆ پاراستنی هاوڵاتیانی خۆی لە هەرێمێکدا، ئەوە سەلمێنرا. ئەوەیە ئێمە وەک بەشێک لە نیشتمانەکە نابین، بەڵکو وەک قوربانیەکی هەمیشە مامەڵەمان لەگەڵ دەکەن. زۆر سپاس. دانی لە شەڕەکانی ناوچەکە هەڵبژاردووە کەچی سەر ڕای ئەمەش کوردستان بەردەوامە لە بە ئامانجگرتن لە نێوان میلیشیاکانی وەک حەشدی شەعبی و هێرشکردنە سەر هەرێمێکی بێلایەن. هیچ پاساوێک نییە نابێت هاوڵاتیانی مەدەنی بکرێنە ئامانجی پلانە گڵاوەکانیان. نا ئەو ململانیانەی کە خەڵکی مەدەنی بەرپرس نییە لێی لە هەمان کادا بە دوورنی ڕەخنە لە بێ هەڵوەستی و بێباکی سەرکردایەتی یەکێتی و پارتی دەگرین لە سەردەمێکدا کە سەلامەتی و کەرامەتی خەڵک لەژێر هەڕەشەدایە. بێدەنگی ئەو دوو حیزبە دیکتاتۆرە شەرمەزارێکی گەورەیە بۆ ئەوان و بۆ کوردستان شایستەی سەلامەتی و سەقامگیری ڕەهایە کە بەرگری لە گەلەکەی بکات لە نێوان ئەو ململانەی کە ئێران و ئیسرائیل و ئەمریکا تێوە گلاون. بەتوندی ئیدانەی هەموو هێرشەکان دەکەین بۆ سەر هەرێمی کوردستان. دەست خۆش بژیت. حەشدی شەعبی و کۆماری بەسە زوڵم و زۆرداری، ئەی ئێران و دەستەی زۆردار، خۆمان دەڕێژن بەبێ هۆکار، کوا ئازایەتی کوا ویژدان، لەسەر خاکمان مەبنە میوان. ئەی حکومەتی زوو جەردا، مافی کورتان بەبادا، تاکەی بێدەنگی تاکەی ژێردەستی، هەستنەوە ئەی گەڵی کورد بۆ ئازادی و سەربەستی. ئەمڕۆ لە بەردەم باڵێۆزخانەی عێراق لەگەڵ سەدان چالاکوان و ئازادیخواز هاتوین بۆ ئیدانەکردنی دوایین هێرشەکانی
هێرشەکانی هێزە توندڕەوەکانی حەشدی شەعبی هێرشی درۆنەکانی میلیشای حەشدی شەعبی بۆ سەر هەرێمی کوردستان تەنها لێدانی باڵەخانەکان نییە بەڵکو تێکدانی شکۆنێتەوەیەکە لێرە دەپرسین تاکە یەکێتی و پارتی بەرامبەر ئەم سوکاتیە بێدەنگن خەریکی چی ململانەیەکی لاوەکین ئاسمانی هەرێم بۆتە مەیدانی یاری میلیشیاکان من لێرەوە داوای هەڵوەشاندنی تەواوی ئەو هێز و گروپە میلیشیانەی حەشدی شەعبی دەکەم و داواکارم کە عێراق ببێتە وڵاتی یاسایی کە هێزە چەکدارەکان تەنها لەژێر دەسەڵاتی حکومەتی یاسایی و پەرلەمان دابن نەوەک سەدان گروپی میلیشیای شیعی چەکداری بێ کۆنتڕۆڵ.